سەرمی محافظ ئەوانە هەمووی دانیشت بوو منەظەم و هیچی قیادی گەورەوەر لە بەغاوات بوو ئیجازیاندا وتی تر چه قسەی هەیە کە ئێمە ئین ناکەین و بە جۆری دڵی ئەوەیش ناکەین لەبێ کامیل ئەحمەد ئەڵسا کامیل ئەحمەد تەشکیلیە مامۆستا کامیل لە پشتەوە بوو لەولاوە بوو لە لای دەسە چەپەوە کە من سەیرەکەم وتی ئانی عەندی وتی من هەمە قسەم هەیە وتی فەرموو وتی مەسەلەن من تەشکیلیم شێوەکارم هەندێک شتم بە دڵ نییە ئێوە فەرزێکەنە سەر مەڵە بیکە وتی چۆن من نتوانم بکە کە خۆشم نەوێ کە حەزم لێ نەبێ کە ناتوانم چکە شتێک عشق نەبێ لەگەڵی خۆشەویستی نەبێ لەگەڵیە ناتوانم ڕەسمی بکەم وتی وەکو چێ وتی وەکو سەدام حوسێن لەناو ئەو قاعەیە کە هەموو سەیری یەکتریان نەکرد ئەی ئافرین بۆ مامۆستا کامیل ئەحمەد شێوەکار مامۆستا ئەمە شتێکی تاریخی زۆر گرنگە بەڵێ یعنی ئەمە خوانەخواست دروستکرااو نییە ینی مەبەستم ماوە خەڵک هەیە کە ئەوەندە ئازابوو بێ مەسەلا ماوە خەڵک ڕەنگە بڕوانەکە ئەخ ماوە شخصەکە ماوە کامیل ئەحمەد ماوە ئەوانین لەناو قاعەکە بوون ماون زۆربەی زۆری ماوە زۆربەی زۆری بەس بەعزێکیان ڕەنگە لە خازبیان بەعزێکیان ئەمریکای کردنەوە جیاوازە بەڵام زۆریان ماوە زۆریان ماوە یعنی و نییە چکە من پێویستم بەوە نییە خۆم نیم بڵم وام وتووە من تومە سەدام واوە بەڵام ئەو ئەمەی کرد دوایی خۆم بە فەناندانە 52 ساڵە من لە فەنا ئیشەکەم 6 ساڵە لە ئەدەبا ئیشەکەم ئەیکەواتە مامۆستا جوابی ئەوان چی بوو لەسەر ئەو قسەی کە هەمووی سەیری یەکتریان کرد فزیانە گوتیان یەکەوتی گوت وتی دانشە وتی آخر گەیشتە وتی ئاگەیشت دانشە وتی ئێمە هیچیان نەکرد بەرامبەر ناوەڵاوە تای سەشە گەڕێەوە سەشە سوورەتەوە لێرەوە هاتنی خەڵاتێکیان دایە پێ و تەواو لە کاتی خۆیان خستەش خەڵاتێکیان دایە و تەواو کە ئەم جورئەتە و ئەم غیرەتە و ئەم هینیەتە چکە یەکێ بوو لە پاکەکان تا ئێستا پاکە هیچ نەمەعاشی هەیە نەشتێکی هەیە نە ئەمەیە کاکەمە گوناحە سەردان ناکرێ گوناحە شتی بۆ ناکرێ ئەخ قارەمانی وامانەیە زیاتر زۆرمانەیە لەم قارەمانانە کەس دەرباسشی ناکە